لەسەرم پرسە هێرشی گروپەکان و بە ئامانجکردنی ئابووری هەرێمی کوردستان میوانێکەمەیە دکتۆر محەممەد ئیحسان چاودێری سیاسی. دکتۆر ئەم کاتت باش کێڵگەی غازی کۆرمۆر بۆ یعنی ئەمە جێگەی پرسیارە بۆچی ئێمە ڕەنگە هەنێ بیانویان داتاشی بێ بۆ پەلاماردانی شوێنەکانی تر، بەڵام کێڵگەی غازی کۆرمۆر بۆ بەشەکی زۆر سپاس. بەڕاستی کۆرمۆر نقطەیەکی زۆر مهمە لە ئابووری کوردستانەوە. لە ساڵی 2003 پێستا ئەم کێڵگەیە ئەم موقعاتە جێگای سەر ئێشلۆزۆر کەس وڵاتە دراوسێکانی کوردستان و لە هەندێک گرۆپ و حکوومەتی اتحادی عێراقیش کۆرمۆر ناتوانێت بڵێ نووساتی بکایە وەک تجارەیان دەوێت یعنی کۆرمۆر ماڵی شەهید پێشۆ وەنگەیەکی نووساتی تەکەی ژیناهەری کەمتر لە ساڵێک لە نووساتیش کردێ. کۆرمۆر لبی ئەساسی یەکێک لە تۆڕە ئەساسیەکانە اقتصادی کوردستانە لە ئابووری کوردستانەوە تێکدانی ژیانی خەڵکە. ئەمە حقیقەت بوو لە بەیانی سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسرور هاتبوو لە کەلیمەکەی بێنەوە ئەواندا لە تێکدانی قوارەی کوردستانە، تێکدانی بنەی تەحتی کوردستانە، تێکدانی سەقامگیری کوردستانە، تێکدانی کارەبای کوردستانە، تێکدای غازی کوردستانە، تێکدای ئابووری کوردستانە. ئەمە بۆچوونەکەی پلان بەشێکە لە پلانێکی زۆر گەورە حقیقەت بەرامبەر کوردستان دێتەکردن. تێکدانی قوارەی کوردستانە تێکدانی وەزعەکەیە لەلای ئەو گروپانەی کە خەرجی قانونی بە تایبەت لە مختارە گەورەکەی خۆیان وەکیلەتەکانەوە تەنظیماتیان پیادا دێن ئەم شتانە بکەن ئەمە بکەن ئەمە بکەن ئەمە بکەن. کۆرمۆر ئەمە بزانم جاری نەوەمە دێتە ئەسڵکردن بە درۆنەوە، بە ساڕۆخەوە، بە هاونەوە، بە تێکدانی خەڵکەوە، بە تەهریکی لەسەر کارمەدانی ئەو جێگانەی شەکەن. ئەم شتانە بەردەوام ئەبێ لە معادلەی تێکدانی لەبەر ئەمە بەشێکە لە مەشهەرێکی زۆر گەورە بۆچوونەکەی من. خەڵکێک هەیە هەندێکا بێن لە تێکدانی ئەو سەقامگیریەی لە شەڕەتەکەی شەرق الأوسط بە شکلێکی عام کوردستانیش بەشێکی گرنگی لە ناوچەیە. بەڕاست جێگەی داخە پێویستە ئێمە زۆر کار بکەین. حکوومەتی عێراقی زۆر جدی کار بکات لەسەر ئەم مەلەفە. مجتمعی نێودەوڵەتی نەک تەنها بە ئیدارە و بە قسەی و کار بکات، پێویستە بە فعلا ڕادەیەکی حقیقی هەبێت بۆ ئەم گروپانە و بۆ مختارەکەیانیش بۆ ئاغا گەورەکەی خۆیانە لە ناوچەکە کە پێ نابێت تر ئەم شتانە بەردەوام بێت لەبەربوویتە تێکدانی سەرکردنی و تێکدانی اقتصادیە نەک تەنها. حکوومەتی عێراقی پێویستە بە شتێکی جددیتر بێتە سەر خەڵک لەسەر ئەم هێرشان. باشە دکتۆر پێت وایە حکوومەتی عێراقی یعنی وەکو جەناب تەڵێ بە جددیتر بێتە سەرخەت لەسەر ئەم پرسە، چونکە هەم حکوومەتی عێراقی و هەم کۆمەڵگەی نێودەوڵەتیش تا ئێستا تەنها ئیدانە ئەکەن. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەیاننامەکەیە باسی لەوە کرد کە ئیتر شەرمەزارکردن و ئیدانەکردن کەڵکێکی نییە بۆ ئێمە، ئەبێت زیاتر وڵاتانی ناوچەکە و ینی لەسەر ئاستی جیهان و حکوومەتی عێراقیش بەکردەوە بێنە پێشەوە لەسەر ئەم بابەتانە. حکوومەتی عێراقی و مجتەمعی نێودەوڵەت بەڕاستی وڵاتەکانی ناوچە من ئەڵێم ینی سێ کارکتەری ئەساسی هەیە لە ناوچەکە. دەیانەوەی شەرق الأوسەتێکی تریخ بۆ بکەن، ڕووس، تورک، عێراق. هەست وڵاتێکەوە کارێکی وایەکەم بیان لە خەریتەی کە لە دوای 2003 لە ناوچەکە سەرخەمگیر بووە، جێبەجێ بووە، پێت هیچ شتێکەوە تێکی بدانن. ئەوەی لە سووریایە، ئەوەی عێراق دروست بووکە، ئەم ناوچانە هەموو پێکەوە ئای خارەتەی کە دروست بووە تێکردن. بەتەواو ئێمەش بەشێک بوون لە ناوچەکانی خارج لە شەرق الأوسەتی تازەی لە 2003 تێکدانەکەیش بۆچووناز چۆنش بێتە تێکدانە چووە. یەکەم شت ئەعلانی کردنە ئەسرائیل بێنەوە ئێمە وەزعەکەی ئامن ئەبێت حقیقەت تۆ تەدەخولی تیانەکە ئێمەش دەستبەرپێ ئەبێت و تارگێتێکی سەرەکیش کوردە. کورد لە عێراقەوە، کورد لە سووریاوە، کورد لە عێراقەوە، کورد لە تورکیەوە. حکوومەتی عێراقیش ئێستا ناتوانێت بکات لەبەر حکوومەتێکی بێحکمەتە، حکوومەتێکی لەو ئاستەدانیە. ئەگەر لێرینی کرد لەسەر عینی چەنەڵە ڕۆژی هجوومەکەی هەویدار
تاريخي بعد تحريك دعوة كمان شكله أجل سجل أجل جدي بيطرق كان ديارة شون كان أمره أجابي سيدي أو دعوة كبيرة ولا من السيارة إيش دعوة جدينية إيش كاري تواريني حقيقة كيف استفدت أما بالرجاء أظن اللي تكلم له إيش تيجي ولا ما تكلم كيف الإخلاص أيضا حكومة العراق كان نوازل لما إيش طبعا رفتان يبوني زنابي سلوك حكومة يعني وزير خارجية بتجيب هذا الأسر أما بلان أطراف كان يتحزن يعني حكومة إشكال ناقد حكومة من سيد شو تركان أفضل لوزير خارجية بمكان كفارة أما كان حكومة ريوانية حكومة وقرناك بأنه أما ملف كمان خصية بس سروكي حكومتها كمشاركة أما إيش سروكي حكومة بطنية أما إيش حكومتها إيش وزارة خارجية إيش كاري تماما حكومة كاري حكومتها كمسائل الحكومات من على حكومة العراقي كم خبر مجتمعنا ودواتيش كم ويقدر يحكم خطر لبن خطر داعش خلت الدولة العراق أبو براوستاني داعش أم في الدنيا على طريقة لا من وخطر كي من يوم جاء داعش خطر كله لسيناريو كي ضوئية دكتور يعني أم هيرشانا حنيجان لەلایەن گروپە لە یاسادەرچووەکانی نێوخۆی عێراقەوە ئەنجامەدرێن ئەمە جاری دووەمە هەندێک شوێنە بە ئامانجەگرن نە ئەمریکی لێ نە هیچ شتێکی تر و بیانوانەی کە ئەوان هەیان بۆ پیان پێشتر بارەگایەکی هێزەکانی پێشمەرگیان بە ئامانج گرت ئەمڕۆژ کۆرمۆر بە ئامانجەگرن ئەمە ڕاگەیاندنی جۆرێک لە جەنگ نییە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەگەر سەیدی من ئەڵێم آیا جنگ چون نبیه؟ اگر صاروخ لرد جنگ نبیه، اگر درون لرد جنگ نبیه، اگر اعلام موجهی بیشت هبه جنگ نبیه، اگر حولات نکیل خطر در جنگ نبیه، اگر امهر شو امشتانی که تحتیم مصالح اقتصادی ولاتکل به جنگ نبیه، آیا اگر لم يعني حكومة عراقي كلا لهجومكي هولين بلا اما عملي كي حدوانية جنگ نبیه، آیا جنگ تعريفي كتير جنگ چيه؟ اوكي؟ آیا عراقی كان حكومة عراقية ذلك تعريف جنگية يعني تتفيري جاحدو جاشوري بويا نازاني حتى خلق تعداش تنازاني على خلقات بيج قال جنگ ذاتنا نانوية بلام دو خيانات يعمل حكومة هين كردستان خياناتها كان محدودة آیا كل باخود أتواني وقت آیا قبل أكثر سمعي ئەمویستە و پرسیارەکەم دکتۆر یعنی کە جەنگی هاتووە بەردەرگای گرتووی پێویستە چی بکەیت بيت بلان جور عسانة راست جور عسانة كيش أتواني جروبك يخو انتحاري تدرسكي دالتا تيمك في سبيشال اوبريشني كي تيمك تابت أو جيبياني تو إما زاوي تو أتواني أجر بكشتنا بخطر تيمي بطحتين كردينيتر ورجوع عمليات كبارة ديني أتواني كرديتا ضابيش تبدي ولا آية أما حلت بكي شكرة آية أوكت أوانال إيواتون ماشي في الأولاد وأسعيش خطر هي وتختمل تحت مشاري خطر إنجيش تأكد لغير أوامن على أماها مي مسؤولية العراقية حكومة العراقية خوي بيوستا أمكارا زور باش فراسي وإماش نكون بيوستا نكتلها من زي بيان حكومة الجلاب سليم تحكمين على بشكنا نيران وخاينة خاينان أولين بأنكيد هذا خاينان مخوضة أو شيطاني كبير وجانا وكلا واشنطن دنجي هذا مرات أما تكتن هذا الكتن أول ناقرا تأثير لكردستان همين في كواتا مش تاوكونا غنين يلو كاوي استرياك كميو شد تندش تكا وردكان تكا وزايدا كيدن أما تجاي داخل بەڵێ دکتۆر محەممەد ئیحسان چاودێری سیاسی زۆر سپاس بۆ بەڕێست